لسرفي مجاري زيادة جهجة رسول رؤوف اندام انجمن سرکردات یا حزب سوسیال دموکرات کردستان اج کرکوکی دپرسین اجا رسول گلک بخیراتنا کردستان 24 هون رد کن که هیچ بجداری هیچ هف پیمانی کیان لیستکی کربیتن جبو بجداری کرنه ده بجارتنان دا پیشترجی هون میوانن مبون و چندین جاران بحث لیک گرتن و یک دنگی و یک لیستیا کردان کریا جبو بجارتنین انجمن پارێزگا هم بتایبەتی لکرکوکی نخو او جوینه هوا انجام دای دگل کی بو و بو چه بو ئەم کاتت باش ئەم کاتەی بنێرانی خۆشەویستی کوردستان 24 باش دیارە ئێمە وەکو پارتی سۆسیال دیموکراتی کوردستان هەر لە سەرەتای هەنگاوەکان و هەوڵدان بەرە و یەکلیستی بەدەم هەموو ئەو داواکاریانەوە چوینە کە هەڵنگاوێک بنێت بۆی کە حیزبە کوردستانەکان لە کەرکووکە یەکلیست بێت لەبەرەوەی لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کەمترین دەنگ بفەوتێت دیارە ئەمڕۆ لەسەر داواکاری و بانگشتی کاری هاوبەشی چەپی کوردستان کە لەلایەن حیزبی شوعی کوردستان و حیزبی زەحمەتکێشانی کوردستان و بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستانەوە بانگشتی زۆربەی حیزب و لایەنە کوردستانەکان کرابوو لە هەولێر بۆ ئەوەی کە ڕاوێژ بکەن لەسەر هەنگاونان بەرەو یەکلیستی حیزبە کوردستانەکان لە کەرکووک دیارە ئەم کۆبوونەوەیەکی ڕاوێژکاری بوو کۆبوونەوەیەک بوو هیچ بڕیارێکی تێدا نەدرابوو وەک لە کۆمەڵێک پەیج و کەناڵەکان قسەی لەسەر کراکەوە لیستێک پێکهێنراوە لە کەرکووک لە 13 حیزب ڕاستە 13 حیزب بەشدار بوونە بەڵام وەکو ڕاوێژێک بۆەوەی کە بتوانن لێک نزیک بوونەوەی بکەین بۆەوەی کە حیزبە کوردستانەکان بە یەکێتی و پارتیشەوە لە چوارچێوەی یەک لیستە بڵێ کۆبکەینەوە بۆی لە هەنجومەنی پارێزگاکانی کەرکووکە کەمترین دەنگ بفەوتێت خۆتەزانی یاسای ئەمجارە جیاوازە بە یاسای سانتیاگۆکە 1.7 ئەتوانین بڵین لە قازانجی لیستی زۆرینەیە واتە ئەو لیستی کە دەنگی زۆرینەیە بۆیە ئێمە ئەمڕۆ بەشدار بووین لەو کۆبوونەوەیە ئەویش بە مەبەستی ڕاوێژکردن بۆ پێکهێنانی یەکلیستی لە کەرکووکە نەک بڕیاردان لەسەر لیستێک لە باشە بەڕێز ڕەسوول وادێکی کەم ماوە کۆتایی ئەم مانگەی تر کۆمسیۆن داوادەیە بۆ تۆمارکردنی ناوی لیست و هاوپەیمانەتیەکان ئایا لە یەک لیستی نزیک بوونەتەوە ئەم کۆبوونەوانە ئەنجامێکی دەبێت بۆی کە کورد بە یەک لیست بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک بکات من پێم وایە بڕیارەکان لە ئاستی ئەم کۆبوونەوانیان نییە ڕاست ئەمە هەنگاوێکی باشە بۆی کە حیزبەکان لە یەک نزیک بکاتەوە بەڵام بڕیارەکان لە ئاستی سەرۆکی حیزبەکانایە خاڵی یەکەم خاڵی دووەم یەکلیستی و پەرتەوازەی لە کەرکووکە ئەتوانم بڵێم بەستراوەتەوە بە یەکلیستی و پەرتەوازەی پارتی دیموکراتی کوردستان ئەو دوو حیزب اگر بحثا گرنگیە یەک لیستی و یەک دەنگیە کوردا بکەی بوان هەڵبژاردنان لە کەرکووکێ ئایا هیچ ئاسوویەک هەیە ji bo vê yekgirtinê بەڕاستی ئێمە بۆ ماوەی توانین 12 ڕۆژ ماوە بۆ تەقدیمکردنی لیستی هاوپەیمانی بەڵام من ناومێد نیم لە حاڵەتەکە چونکە ئێمە ئەتوانین بڵین کەرکووک زۆر لەوە گەورەترەکە ململانێ حیزبی و کێشە حیزبەکان وا بکات کە پەرتەوازەی لیستی کوردی تیابێت بەڵام بە شێوەیەکی بڵێ ڕوونتر بڵین تۆ پرسیارەکەت پێشتر ئەوە بۆ ئایا ئەو هەنگاوانە چین نێراون ئێمە ئەو هەنگاوانی کە ئەزانین ئێمە لە ڕابردوودا کۆبنەوەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەنگاوی باشی نابوو بەهۆی چەند حاڵەتێکەوە کە ئەتوانین بڵین کاتی بوو کۆبنەوەکانیان ڕاگیرا ئەگەنا لەو کۆبنەوەیە من بزانم هەنگاوی باشیان نابوو بۆی کە لێک نزیک بنەوە بە یەک لیست بەشدار بن یەکلیستی و پەرتەوازەی حیزبە کوردستانەکان لە کەرکووکەوە ئەتوانین بڵین لە 90 ئەتوانین ئەگەڕێتەوە بۆ لێک نزیک بوونەوە و دوورکەوتنەوەی پارتی و یەکێتی لە کەرکووکە ئەگەر یەکێتی و پارتی لە کەرکووکە لە چوارچێوەی یەک لیستە کۆبنەوە دڵنیا زۆربەی حیزبە کوردستانەکانی لە چوارچێوەی ئەو لیستەیە کۆبێتەوە کە بەتابێت ئەو دوو حیزبەی تیا چونکە ئاسان نییە لە کەرکووکە حیزبە کوردستانەکان بە پەرتەوازەیی بچنە ناو کێبڕکێکەوە ئێمە ئەوەی کە هەیە لە ڕابردوودا تەجروبەمان زۆرە لە دوای 2005ەوە جگە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە 2003 هیچ کاتێک کورد نەیتوانیەوە بە یەکلیستی بەشدار بێت لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق و ئەنجومەنی پارێزگاش ئەمە دووەم خولە ئەکرێت بەڵام ئەوەی کە ئێمە تێبینیمان کردەوە بەپێی یاسای هەڵبژاردنەکان و بەپێی ئەو ڕەشنووسی یاسایی کە بۆ ئەم هەڵبژاردنەی ئێستای کەرکووک دانراوە
لە قازانجی لیستی گەورەدا واتە لە قازانجی یەک لیستیایە هەتا کورد لیستەکانی پەرتەوازە بێت دەنگی زیاتر ئەفەوتێت و ئەو کاتە ئێمە توانین بڵین لە ئەم کێبڕکەیە کە لە سەر ئەنجومەنی پارێزگا و لە داهاتوودا بۆ ئەنجومەنی خۆجەی کەرکووک پێکەهێنێت کورد زەرەری تیاکات چونکە بەنسبەت هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانەوە بەلای منەوە زۆر لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق گرنگترە بە حکمی ئێمە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەبێت هەر لە چوارچێوەی ئیتیفاقا مافەکانمان بەدەست ئێمە لە کۆی 329 ئەندام ئەوەی کە وەکو ئاماژەتان پێکرد ئەزمون سلمان دوێتی لە 2005 لە دوای هەڵبژاردنە لە 41 کورسیەکە لیستی برایەتی 26 کورسی واتە زۆرینەی بەدەستهێنا بەڵام دەسەڵاتێکی نایاسایی سە حکمی کەرکووک دەکات لە دوای 16 ئۆکتۆبرەوە بۆ بەدەستهێنانی وەگەڕانەوەی ئەو دەسەڵاتانە و ئەو پۆستانەی کە حەقی کووردە مستحقی کووردە ئایا پێویست ناکات کە ئەم جارە کۆمەڵێک ململانەیە یا کێشەیە وەلاوە بنرێن هەنگاوەکان چین ئەگەر نەکرا بژاردەتان چی دەبێت بۆ هەڵبژاردننی داهاتوو من پێم وایە ململانەکان لەو ئاستەیانین کە بەرژەوەندێنەتەوەیەکان وەلا بنین بۆ ئەم بەرژەوەندێ حیزبی و کەسیانی کە ئێستا بۆتە هۆی ئەوەی کە ئەم حیزبە کوردستانیان ناتوانن یەک لیز بن لە کەرکووکە من بەلامەوە سەیرە ینی هەندێک لە ڕاگەیانەکانەوە ئەخەنە ڕووکە بەتابەت دوو حیزبی دەسەڵات ناتوانن لە چوارچێوەی یەک لیستە ئەی بۆ ئەتوانن حکوومەتی هەرێم پێک بێن و وەزارەتەکان پێک بێن و هیچ کێشەیەکیان نەبێت لە هەرێمە ئەی بۆ لە کەرکووکە بتوانن ئەم جیاوازیە ڕەچاوکەن کە ململانەکان لە کەرکووکە جیایە لە ململانەکان لە هەرێمە ململانێ لە کەرکووکە لەسەر خاکە لەسەر داهاتووی ئەو شارەیە دڵنیات دەکەم ئەم جارە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکە کە لە کۆی 16 کورسەوی کۆتای 15 کورسی لە منافەسەیە کورد نتوانێت لە 8 کورسی زیاتر بێنێ ئەبێتە مۆرکێک بۆ شارە هەتا لانی کەم 20 ساڵی چۆن 20 ساڵان هەڵبژاردن نەکرا 20 ساڵی تریش هەڵبژاردن ناکرێ و ئەو کاتە کورد هیچ کاتێک ناتوانێت بڵێ کەرکووک بە شارێکی کوردستانیە بۆیە من پێم وایە ململانەکان لەو ئاستەیانین بەڵام چۆنەڵی نەرمی نواندنێوێت لە ئاستی یەکتر من دڵنیات دەکەم حیزبە کوردستانەکان ئێستا دەستی یەک ماچکەن زۆر لەوە باشتر لە داهاتوودا دەستی نەتەوەکانی تر و کوتلەکانی تر ماچکەن بۆی کە پلە و پۆستەکان داتێ بە دڵنیاییەوە ئەگەر حیزبە کوردستانەکان یەکلیز بن زۆرینەی کورسەکانی ئەنجومەنی پارێزگا بن و کاتە بە حەقی خۆی ئەتوانێت پارێزگا و ئەنجومەنی پارێزگا و ئەو پلە و پۆستانی کە بەڕێزت باس کرد لە دام و دەستگاکانی کە لی سەنراوەوە لە دوای 16 ئۆکتۆبەر کە تەوازنی هێزدە و شارە گۆڕاوە بگەڕێنێتەوە خۆلانی کەم ئەتوانێت ئەو کەرکووک لە حکمێکی عسکەری و سەربازی کە ئێستا هەر ڕۆژەی لە تەداخل لە دایرەیەک و لە دام و دەستگایەک و لە جوتیارێک ئەکەن ئەو کاتە ڕێگری بکات لەوە کە نەتوان ئەو کەن لانی کەم حکمێکی مەدەنی بگەڕێنەوە بۆ ئەم شارە بۆیە ئەتوانین بڵین بەرژەوەندی نەتەوەی کورد لە کەرکووکە زۆر لەو کێشانە گەورەترە کە ئێستا لە بینی حیزبە کوردستانەکانە هەیە بۆیە من ئومێدەوارم کە سەرۆکی حیزبەکان بێنە سەرخەت و ئەمەلیشم هەیە لە داهاتوودا لە چەند ڕۆژی داوتە چکات جارێ کاتماوە بۆی کە بتوانین کە حیزبەکان لە چوارچێوەی لیستەکە ئێمە تەجروبەی ڕابردوومان هەیە جار هەبووە لە کۆتا سەعاتەکانە لیستێک تەقدیم کراوە دوایی کاندیدەکانی حیزبەکانی تیا جێبووەتەوە بۆیە ئیشەڵا من چەند ڕۆژەی ماوە حیزبەکان لە ئەو کۆبوونەوانە کە بڕیارچە لە هەفتەی داهاتوودا کۆبوونەوەی بکرێت لە ئاستی مەڵبەندەکان و لە پارێزگای کەرکووک بەڵام ئەمە بەرز بکرێتەوە بۆ سەرۆکی حیزبەکان و بتوانن لێک نزیکبوونەوەی زیاتر لە بینی حیزبەکانە بکەن بە تایبەتتریش یەشێتی پارتی بەڵێ زۆر سپاس بەڕێز ڕەسوول ڕەوف ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی حیزبی سۆسیالیست دموکراتی کوردستان لە کەرکووکەوە لەگەڵ مابووی